بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 76 بابەتی پێداچوونەوە دڵنیابوون لە هەبوونی زاراوەکان و چەمکەکان دەربڕینی گونجاو لە لیستی بەرامبەر هەڵبژێرە پرسیاری ژمارە 1 بەو ژمارانەی کە لە یەکتریان دەدەین واتە زەڕبی یەکیان دەکەین جاران یەکتریان دەکەین ناویان چییە؟ پێیان دەگوترێت کۆڵکەی لێکدان کاتە پرسیاری ژمارە 1 پرسیاری 2 کە دوو ژمارە لە یەکتر دەدەین چمان دەست دەکەوی؟ ئەنجامی لێکدان کاتە ئەنجامی لێکدان وەڵامی پرسیاری 2 پرسیاری 3 ئەنجامی لێکدانی لە هەر ژمارەیەک ژمارەکە خۆیەتی چ ژمارەک؟ ژمارە 1 ژمارە 1 ئەنجامی لێکدانی ژمارەیەک لەگەڵ هەر چ ژمارەیەکی دیکە ژمارەکە هەر وەکو خۆیتی واتە 1 جاران بۆ وێنە 4 هەر دەکات 4 هەر ژمارەکە خۆیەتی کاتە ئەوەش پرسیاری 3 پرسیاری 4 ئەنجامی لێکدانی لە هەر ژمارەیەک دەکاتە 0 ئەنجامی لێکدانی 0 لە هەر ژمارەیەک هەر دەکا 0 واتە بۆ وێنە 5 جاران 0 هەر دەکا 0 ئێستا لێک بدە لەوانەیە پێکهێنانی ڕیزکراوەکان پێویست بێ پرسیاری 5 4 جاران 5 ئەگەر نەزانم 4 جاران 5 دەکات چەند دەچم چ دەکەم ڕیزکراوەیەک دروست دەکەم 4 جاران 5 واتە 4 ڕیزی دروست دەکەم ئەوە 1 2 3 4 هەر ڕیزەی 5 وێنەبی ئەوە 1 2 3 4 5 ئەوجە دەژمێرم هەمویان 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 یان یەکسەر دەزانم 4 جاران 5 یەکسانە بە 20 ئەگەر نەزانم وێنەک دروست دەکەم 4 ڕیز هەر ڕیزەی 5 دانە ئەوجە وێنەکە هەرچ بوو کێشە نییە پرسیاری 6 3 جاران 2 دیسان 3 ڕیزی دروست دەکەم هەر ڕیزەی 2 دانەبی 3 جاران 2 دەکاتە 6 یەکسانە بە 6 پرسیاری 7 3 جار 6 3 ڕیزی ئەوها دروست دەکەم هەر ڕیزەی 6 دانە 3 جاران 6 یەکسانە بە 18 دڵنیابوون لە کارامەیەکان ڕستەی لێکدان هەڵبژێرە کە گونجاوە بۆ ڕستەی کۆکردنەوە ئەمن لێرە ڕستەی کۆکردنەوەم هەیە لێرەش ڕستەی لێکدانم هەیە کامە لەگەڵ کامەی دەگونجێ پرسیاری 8 3 کۆسێ 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 واتە چەند سێم هەیە ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 4 دانەم هەیە کەواتە 3 جاران 4 کامە 3 جاران 4 ئەوە 3 جاران 4 کەواتە ئەو ڕستەیە لەگەڵ ئەو ڕستەی دەگونجێ ئەوها بە یەکتریان دەبەستمەوە پرسیاری 9 چەند چارم هەیە ئەوە 1 2 3 4 5 دانم هەیە کەواتە 4 جاران 5 کامە 4 جاران 5 یان 5 جاران 4 هیچ کێشە نییە هەمان شتە کەواتە ئەو ڕستەیە دەگونجێ لەگەڵ ئەو ڕستەی ئەو دوو ڕستەیە وەکو یەکە بە یەکتریان ئەوها بە تیرەک بە یەکتریان دەبەستم پرسیاری 9 ئەوها لێرە ئەوە پرسیارە لەگەڵ ئەو پرسیارەی وەکو یەکە لێرەش ئەگەر بە ڕەنگەشکە
ئەو پرسیارە ئەو ڕستەیە لەگەڵ ئەو ڕستەی وەکو یەکە، ئەو دووە وەکو یەکە و ئەو دووەش وەکو یەکە. پاشان دەینە لای پرسیاری دە سفر لەگەڵ سفر چەند جارە؟ 1 جار، 2 جار، 3 جار، 4 جار، 5 جار، واتە 5 جاران سفر کامەیە؟ 5 جاران سفر ئێرەیە، کاتە لەگەڵ 1 دەگونجێن. ئەو ڕستەیە لەگەڵ ئەو ڕستەیە، یەکەچیان لێکدانە، یەکەچیان کۆکردنەوەیە، بەڵام ئەنجامەکە هەروەکو یەکە. ئێستا دێمە لای ئەنجامی لێکدان ببینەوە. پرسیاری 11 3 جار 8 ئەگەر نەزانم 3 ڕێزی دروست دەکەم، هەر ڕێزەی 8 دانەبی، ئەگەر زانیشم یەکسەر دەنووسم 3 جاران 8 24. پرسیاری 12 7 جاران 3 21. پرسیاری 13 5 جار 6 ئەوجە 5 جار 6 چ لەولایە بنووسم چ لەولایە بنووسم، هیچ کێشە نییە، کاتە لەولایە دەنووسم سی. کاتە زۆر جار دەتوانم ئەمە لە چەپەوە دەست پێ بکەم بۆ وێنە بنووسم 1 جاران 2 یەکسانە بە 2. دەتوانمە هاش بنووسم، مەرجنیە هەر ئەوها بنووسم 1 جاران 2 دەکاتە 2. هەردووچی ڕاستە، هەردووک نووسین ڕاستە، لە بیرکاری هەردوو لە دەتوانم بنووسم. ئێستا دەینە لای پرسیاری 14 5 جار 1 گوتمە هەر ژمارەیەک لێکی بدەم لەگەڵ 1 ژمارەکە خۆیەتی، کەواتە هەر 5. پرسیاری 15 هەر ژمارەیەک لێکی بدەم لەگەڵ 0 هەمیشە ئەنجامەکەش 0. پرسیاری 16 1 لە هەر ژمارەیەکی بدەم لێکدان هەردەکە ژمارەکە خۆی. لێرە هەندێک جار لێکدان بە شێوەی ستونیش دەنووسرێ، بەو شێوەیەش دەنووسرێ، کەواتە ئەوهاش ڕاستە. چ بنووسم 3 جاران 9 یەکسانە بە 27، چ بنووسم 3 جاران 9 یەکسانە بە 27، هەمان شتە. کەواتە ئەوهاش دەتوانم بنووسم، ئەوهاش دەتوانم بنووسم، هەردوو چی یەکە؟ لێرە دەنووسم یەکسانە بە 27. ئەوە واتە یەکسانە بە، لێرە ئەو مانای هەیە 6 جاران 3 یەکسانە بە 18. ئەگەر نەزانم 6 ڕێزی دروست دەکەم، هەر ڕێزەی 3 دانە. 8 جاران 5 یەکسانە بە 40. ئێستا دەینە لای بۆشاییەکان بە ژمارەی گونجاو پڕ بکەوە. لێرە تۆزێک ڕەنگە ئاسان نەبی، بەڵام لێم دەپرسن ئەگەرە من 2 هەبوو لێکی بدەم لەگەڵ چ ژمارەیەک یەکسان دەبی بە 8. بێگومان ئەگەرە من 2 لێک بدەم لەگەڵ 4 دەبیتە 8، 2 جار 4 دەبیتە 8. واتە من ئەگەر 2 ڕێزی دروست کەم، هەر ڕێزەی 4 دانە، ئەوە 1 دانە 2 دانە 3 دانە 4 دانە، ڕێزەشکەش ئەو ڕێزەش لێرە 1 دانە 2 دانە 3 دانە 4 دانە، ئەوجە ئەنجامەکە دەکاتە 8. واتە 2 ڕێزم هەیە، ئەوە ڕێزی یەکەم و ڕێزی دووەم، لە هەر ڕێزەی 4 دانم ئەگەر هەبوو ئەنجامەکە یەکسانە بە 8. لێرەش ئەمن ئەگەر 5 ڕێزم هەبوو، ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5، لە هەر ڕێزەی چەندم هەبی، چەند دانم هەبی هەتا بکاتە 30 دەبی 6 دانم هەبی، ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6. واتە هەموویان لێرە ئەمن دەبی 6 دانم هەبی، ئەو جا هەمووی یەکسانە بە 30. 5 جار 6 دەکاتە 30. 1 جار چەند هەردەکانەوە؟ بێگومانە 1 جاران 9 هەردەکاتە 9. پاشان نووسرا دڵنیابوون لە شیکارکردنی پرسیارەکان. کاتێک کە پرسیارەکی شیکار دەکەم، تەمەشا دەکەم بزانم چ پێویستە لۆ ئەو پرسیارەی. هەندێک جار زانیاریەکان کەمن لەوەی ئەمن پێویستمە، هەندێک جار زانیاریەکان تۆزێک
زیاترن لەوەی ئەمن پێویستمە و ئەگەر کەم بوو ناتوانم پرسیارەکەشی کارکەم، ئەگەر زۆر بوو هەموو زانیاریەکان بەکار ناینم. دێنە لای پرسیاری 23 شێرزاد 3 کاتژمێر ڕۆژانە لە شەممە هەتا 4 شەممە مەشق دەکا. لێم دەپرسن ئایا چەند کاتژمێر مەشق دەکا لەم هەفتەیەدا. ئەمنیش ئەگەر نەزانم دەچم وێنە دروست دەکەم بۆ ئەوەی ئیشەکە ئاسان بێ. بۆ وێنە خشتەک دروست دەکەم، دەنووسم مەشقکردن ڕۆژی شەممە 3 کاتژمێر یان 3 کاژێر، ڕۆژی یەکشەممە 3، دووشەممە 3، سێشەممە 3 و 4 شەمەش 3. ئەوجە هەمویان یان کۆ دەکەمەوە ئەو سەیانە، یان چونکە 5 دانەیە 1 2 3 4 5 دەتوانم بنووسم 3 جاران 5 یەکسانە بە 15 لە تەنیشتی دەنووسم 15 دانە کاژێر یان کاتژمێر، ئەوها کاژێر مەشق دەکا لە تەنیشتی دەنووسم 15 کاژێر. ئەوە باسی لاپەڕە 76 کە باسی پێداچوونەوە بوو لە بەشی 4. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.